بەپێی بڕیارێکی وزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەمەودا نابێ هیچ باخچەیەکی مناڵان پارە لە دایک و باوکانی قوتابیان وەربگرن بۆ دابینکردنی خواردن و خواردنەوەی منداڵەکانیان. هەر بەپێی ئەم بڕیارە دەبێت دایک و باوکان خۆیان پێداویستیەکان دابین بکەن و کە بەپێی خشتێک کە وزارەتی پەروەردە خۆی پێشکەشی بە هەموو باخچەی ساوایان و دایک و باوکان کردووە. بەو بڕیارێک کە دەرچوو پارە لە دایکان و باوکان وەرنەگیرێت لە ساڵی خوێندنی 2018 ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بۆ دابینکردنی خواردن ئەو ئەرکە ئەخەینە سەرشانی دایک و باوکان بۆ دایک و باوان بورزەمن لەوەی کە خواردنی بۆ منداڵ خواردنێکی تەندروست ئامادە بکەن ڕۆژانە لە ناو جانتایان دانێن و بۆشمان ڕوونکردینەوە لە کتابەکەی گەشتاندن کەوا پێویستە ئەو خواردنە بخرێتە بۆکس کە سەری هەبێت و ینی وەکو ئەوەیەکی یارمەتی منداڵ بدرێت بە ئاسانی بۆکسەکە بکاتەوە بخوات و هەروە داشمان ناوە ئەو خواردنانی لە وەزارەتی تەندروستی کە جەدوەلەکەمان بۆ هاتووە خشتەیەکی گشتیمان لۆ هاتیە نموزەجمان دەری ناوە لەو خواردنانە مەس وەکو شیر شەربەت پەنیر مەرجیشمان دانانە لەو خواردنانە بە هیچ شێوەیەک جبس و شیرەمەنی و ساردی غازینێ لەناو جانتاکە دانەدرێ. بەهۆی خراپی بەکارهێنانی پارەکە لەلایەن بەشێک لە بەڕێوەبەرانی باخچەکان کە مانگانە لە بەخێوکەری قوتابیان وەریان دەگرت ئیتر بڕیاری ڕاگررتنی ئەم بڕەپارەیە دەرچوو و ئێستا باخچەکان ساڵانە بڕێک لە پارە لە فرۆشگاکان وەردەگرن بۆ بەڕێوەچوونیان و دابینکردنی پێداویستەکانیان. لە دوای دەرچوونی ئەو بڕیارەی لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی پارە چیتر پارە لە دایک و باوکانی مناڵان وەرنەگیرێ لە باخچەکانی هەرێم ئێمە وەکو جەنابی وەزیر کە ئەو سکاڵامان گیانە جەنابی وەزیر لەبەرەوەی ئێستا کە مەکتەبەکانمان باخچەکانمان تووشی شەلەن لەبێ لەسەر ڕێنمایی جەنابی وەزیری پەروەردە ئەبێ چارەسەرێ بۆ ئەم کێشە دروستکەین. منیش وەکو سەرۆکی لوژنەی باڵای فرۆشگاکانی هەرێم ئیمساڵ بۆ 2019-2020 ئێمە لە ناو هەموو ساڵێک ڕێنمایەک دەرەکەین بۆ ئەو بڕەپارەی فرۆشگاکان و ئیمساڵ خۆشبەختانە توانیمان وەکو لوژنەکەمان 8% تەرخانکەین بۆ سەرجەم باخچەکان بۆ ئەوەی ئەو بڕەپارە جێگە بکەینەوە بۆ ئەوەی باخچەکانمان تووشی شەلەن نەبێت و لە ڕێگەی بڕەپارەی فرۆشگاکان هەمووی باخچەکان شایستەی دارایی خۆیان وەربگرن و چیتر پێویستیان نەبێ بۆ بڕەپاری لە دایک و باوکان دایک و باوکی منداڵان وەری بگرن. بە پێو خشتەی وزارەتی پەروەردە کە ڕستەی سەرجەم باخچەکانی منداڵانی کردووە ڕۆژانە خواردنەکانیان جیاواز زەو لەلایەن وزارەتی تەندروستیەوە سەرپەرشتی خشتەکە کراوە و دەبێت ڕۆژانە دایک و باوکان پابند بن پێیەوە و ئەمە ڕەنگە لەلایەکەوە سوودی هەبێ بۆ قوتابیان و بەخێوکەرانەوە بەوەی کە دەزانن ڕۆژانە چی پێشکەشی بە مناڵەکانیان دەکەن و تا چەندەم خواردنەش تەندروستە کە دەرخواردی منداڵەکانیان نەکرێ لە باخچەکانەوە وا لەلایەکی تریشەوە لەوەی ئەمە ئەرکێکی قورس بێ بۆ دایک و باوکان کە هەموو ڕۆژێک پێداویستیەکانی منداڵەکانیان دابین بکەن. وا بڕیار وایە بۆ ساڵی 2019-2020 تەواوی باخچەکان کار بەم خشتەیە بکەن و هەر باخچەیەکیش بە هەر بیانوێک پارە لە قوتابیان وەربگرێت تووشی سزای یاسایی دەبێتەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.